دیارە پاملێر بە نازاد و مەراوی لە گەلی عەلیبەگەوە پێم وایە لەگەڵمانایە. ئازاد دووبارە سڵاو لێبێت ئەگەر بکرێ ڕاستەخۆ بچیتە سەر ئامار و داتای هاتنی گەشتیاران بۆ ناوچەکە. بەڵێ کاک جەلا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزش بێتن. من لە هاوینە هەواری گەلی عەلیبەگم، دیارە یەکێکە لەو هاوینە هەوارانەیەکەوە لە دەبەری سۆرانە. سەبارەت بە هاتنی گەشتیار دیارە لە چوار ڕۆژەی جەژنی قوربانی پیرۆز بە پێی ئامارەکانی گەشت و گوزاری سۆران 6,000 گەشتیار لە ناوەخۆی هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراق هاتوونەتە ناوچە گەشتیاریەکانی دەبەری سۆران، کەوا قەزای سۆران، قەزای ڕەواندوز و قەزای چۆمان و قەزای مێرگە سۆر لە خۆی دەگرێتن. 6,000 گەشتیار هاتوۆتە ئەم ناوچانە. دیارە ئەم ناوچانە ناوچەی گەشتیاری گرنگن لە سنووری پارێزگای هەولێر و ئەم ناوچەیە 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێتن. ئەمەش زیاتر وا ئەکاتنکەوە کۆمپانیا گەشتیاریەکان بوو لەم ناوچانە بکەن و گەشتیار بێنە ئەم ناوچانە. دیارە ئەم ناوچانە ناوچەی پێنکن وە کەشوهەوان سازگارە. ئەمە شوای کردووە بەهۆی بەرزبوونەوەی ئەو پلە گەرمانێکەوە لە ڕۆژانی ڕابردوو پلەکانی گەرما زۆر لە شارەکان بەرز بۆتەوە. مەشوای کردووەکەوە گەشتیاران بۆ کاتێکی خۆش ڕوو لەم ناوچانە بکەن و کاتەکانیان لە ڕۆژانی جەژندا بەسەر بەرن. دیارە ئەو شوێنەی کەوا من ئێستا لێم هاوینە هەواربەگە دیارە بەهۆی خراپی هەڵی ئینتەرنێتەوە لە گەلی عەلیبەگ پێوەندیەکەمان لەگەڵ ئازادە پشتڕاست. سپاس کاک ئازاد بۆ زانیاریەکانت.